ئەم هەفتەیە کۆنگرێس سەرقاڵترین کارنامەی هەیە پێشەوەی یاسادانەران واشنگتۆن بەجێبهێڵن بۆ پشووی هاوینیان. ئەندامانی ئەنجومەنی نوێنەران دەنگ لەسەر چەند پرۆژە یاسایەک دەدەن بۆ دابینکردنی بودجەی بەرگری ساڵی داهاتوو و هەروەها بودجەی دەزگاکانی تری حکوومەت. ئەنجومەنی سیناتیش کە لەسەر چەند بابەتێکی تایبەت بە ئاسایشی نیشتمانی دەکا. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم پرسانە مەریوان حەمە پەیامنێری دەنگی ئەمریکا لە کۆنگرێس لەگەڵمانە. مەریوان، ئەو کاتت باش، تازەترین زانیاری لەسەر ئەم بابەتانە چین بۆمان باس بکە. لیژنەی یاسایی ئەنجومەنی نوێنەران کەمێک پێش ئێستا کۆبوونەوەی دەستپێ کرد لەسەر بودجەی پەنتاگۆن بۆ ساڵی داهاتوو. لە کۆتایی مانگی 6دا ئەم لیژنەیە ڕێکاری یاسایی بۆ وتوێژ لەسەر ئەم پرۆژەیە دانا، بەڵام دەنگی پێویستی نەهێنا لە ئەنجومەنی نوێنەران. کۆبوونەوەکەی ئەمڕۆ جیاوازە چونکە ڕێبەرانی ئەنجومەنی نوێنەران دەیانەوێت نەک تەنها پرۆژە یاسایی بودجەی بەرگری پەسەند بکەن، بەڵکو ڕێکاری یاسایی بۆ گفتوگۆکردن لەسەر چەند پرۆژەیەکی تریش دابنێن، لەوانە بودجەیەکی تەکمیلی بۆ پەنتاگۆن و دابینکردنی خەرجەکانی حکوومەت هەتا سەرەتای مانگی 12. بۆ ئەم هەفتەیە زۆر گرنگە لەبەرەوەی یاسادانەران خۆیان بۆ پشووی هاوین ئامادە دەکەن وەک باسی کرد، و ئەنجومەنی نوێنەران هەتا ناوەڕاستی مانگی 9 کارنامەی زۆر کەم دەبێتەوە. چاوەڕوان دەکەین لە سبەینەوە چەند پرۆژە یاسایەک دووبارە بخرێنەوە بەردەم تەواوی ئەنجومەنی نوێنەران بۆ گفتوگۆکردن و دەنگدان. هەروەها کۆنگرێس سبەی دانیشتنێکی تایبەت دەکات بۆ وەزیری جەنگ پیکهێکسس و سەرۆکی یەکانی سوپای ئەمریکا جەنەڕاڵ دانکین. ئەم دانیشتنە گرنگە چونکە یەکێکە لەو فرسەتە کەمانی کە ئەندامانی کۆنگرێس هەیەە بۆ پرسیارکردن لە هەردووکیان دەربارەی ئۆپراسیۆنە سەربازیەکانی ئەمریکا دژ بە ئێران و ئامادەباشی سەربازی ئەمریکا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها استراتیژی ئەمریکا بەرامبەر بە ئێران. باشە مەریوان، ئاماژەت بەوە کرد کە بڕیارە ئەنجومەنی نوێنەران دەنگ لەسەر پرۆژە یاسای بودجەی ساڵانەی وەزارەتی جەنگ بدا. گرنگی ئەم پرۆژە یاسایە بە دەقیقی لەکوێدایە؟ ئەم هەفتەیە ئەنجومەن دەنگ لەسەر ئەم پرۆژەیە وەکوتم دووبارە دەداتەوە، پێشتر دەنگی پێویستی نەهێنا. لیژنەی یاسای ئەنجومەنی نوێنەران پرۆژە یاساکەی دانابوو، پێشتر ڕێکارەکانی بۆ دانابوو، بەڵام دەنگی پێویستی نەهێنا بۆی بخرێتە لە ئەنجومەنی نوێنەران دەنگی پێویستی نەهێنا لەلایەن تەواوی ئەندامانی ئەنجومەنەکەوە. ئەمڕۆ لیژنەکە کۆمەڵێک پرۆژە یاسای تر ئەکاتە پاکیجێک و بۆی کە جارێکی تر هەمویان بەیەکەوە بخرێنەوە دەنگدان. دەقی پێشنیازکراوی پرۆژە یاساکە پرۆژەی بەرگری بودجەی ساڵی داهاتوو ئەوەیە کە بڕگەیەکی یاسایی ساڵی 2015 تازە دەکاتەوە، درێژ دەکاتەوە تا ساڵی داهاتوو سەپارەت بە پشگیری ئەمریکا بۆ هێزانی کە دژی داعش دەجەنگن لە عێراق و سووریا لە نێوانیاندا هێزەکانی پێشمەرگە. ئەم پرۆژە یاسایە زۆر گرنگە لەبەرەوەی سیاست و ئەرکەسەرێکیەکانی و ئەولەویاتی پەنتاگۆن دیاری دەکات بۆ ساڵی داهاتوو و زیاتر لە 1 تریلیۆن دۆلارە. ئەگەر پەسەند بکرێت ئەوە گەورەترین بودجەی پەنتاگۆنە بێت لە مێژووە. وەک باسم کرد، جگە لە پرۆژە یاسایەکە، جگە لەو پرۆژە یاسایە ئەندامانی کۆماری ڕێبەرانی پارتی کۆماری هەوڵ دەدەن بودجەی تەکمیلیکیش هەر بۆ پەنتاگۆن پەسەند بکەن کە زیاتر لە 7 ملیارد دۆلارە. بۆ پەنتاگۆن دابینکردن بۆ ئەم بودجێ بۆ پەنتاگۆن ئەوەی دواییان 7 ملیارد دۆلارەکە زیاتر بە پەیوەندی بە ئۆپراسیۆنەکانی چەمانی پێشووە دژی بە ئێران. مەریوان کام بچن جڤاتا سیناتۆ یا کۆنگرێسا ئەمریکین چه ئاگاهیێن داوی هەنە دەربارەی بەربژارێ سەرۆک ترامپ بۆ پۆستا سەرۆکێ دەزگەها زانیاریە نیشتیمانی؟ بەڵێ، چاوەڕوان دەکرێت لیژنەی هەواڵگری سینات کاندیدکردنی جەی کلنتن پەسەند بکات. ئەمە لە پێشترا چاوپێکەوتنیان لەگەڵا کردهبوو بۆ ئەم پۆستە بۆ پۆستی بەڕێوەبەری هەواڵگری نیشتیمانیە بێت. کاندیدکردنی ئەو پاش ئەوە هات کە تۆڵسی گابەر بەڕێوەبەری پێشوو لە مانگی 5دا دەستی لە کار کێشایەوە. لەم پۆستەدا جەی کلەیتن بەرزپرس دەبێت لە هەماهەنگیکردنی نێوان 18 دەستگای هەواڵگری ئەمریکا و سەرپەرشتی هەڵسەنگاندنی هەڕەشە سەرەکیەکانی وەک هەڕەشەکان لە ئێرانەوە، لای داعشەوە، رووسیا و چین دەکات. چاوەڕوان دەکەین کە ئەو دەنگی پێویست بەدەست بێنێ لە لیژنەکە، لە لیژنەی هەواڵگری، بەڵام دەنگدانی لەلایەن تەواوی ئەندامانی ئەنجومەنی سیناتۆ دەکەوێتە بەرنامەی کاری داهاتوو لە چەند ڕۆژ و هەفتەکانی ئایندەدا. مەریوان دەربارەی گوتوبێژن جڤاتا سیناتۆیە یا کۆنگرێسا ئەمریکی هەلبەت لەسەر خاڵە یان درێژکردنا خاڵە گرێدای یاسایە چاودێریە زانیاریە نش دەرڤە چه زانیاری دوی واری دەهەنە؟ بەڵێ،
ئەم بڕگەیە بە بڕگەی 702 ناسراوە و یەکێکە لە گرنگترین ئامرازەکانی هەواڵگری ئەمریکا. بڕگە یاسایەکە ڕێگە بە دەستگە هەواڵگریەکان دەدا زانیاری لەسەر کەس و لایەنی بیانی کۆبکەنەوە بۆ بەرەنگاربوونەوەی هەڕەشەکانی تیرۆر و ئەو مەسەلانی کە پەیوەندیان بە ئاسایشی نیشتیمانیەوە هەیە. ئەم بڕگە یاسایە لە مانگی 6دا بەسەر چوو لەو کاتەیە کە ئەنجومەنی نوێنەران نەیتوانی تازەی بکاتەوە. ئەوە یەکەم جار بوو لە ماوەی 15 ساڵی پێشوودا کە کۆنگرێز نەیتوانی ماوەکەی درێژ بکاتەوە. پاڵ پشتیوانانی ئەم بڕگەیە دەڵێن ئەم یاسایە گرنگە بۆ کۆکردنەوەی زانیاری دەربارەی مەترسی و هەڕەشەکانی داهاتوو بۆ سەر ئەمریکا، بەڵام ڕخنەگران دەڵێن پێویستە مافی تایبەتمەندی و مافی مەدەنی هاوڵاتیان تێیدا بەهێزتر بکرێت. ئەم هەفتەیە ئەنجومەنی سینات کار لەسەر ئەم بڕگەیە دەکات، بەڵام لەبەرەوەی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لە پشوودا دەبن لە کۆتایی ئەم هەفتەوە دەچنە پشوو بۆیە درێژکردنەوەی ئەم بڕگەیە چاوەڕێکین تا مانگینۆ بێ چارەسەرکردن بمێنێتەوە. بەڵێ مەریوان هەمە پەیامنێرێ دەنگی ئەمریکا لە کۆنگرێسا ئەمریکی گەلێک سپاس بۆ وان راپۆرتان.